هەڵبژاردن بە چارەسەر دەزانین و ئێمێستا کۆمەڵی داگەریش بۆ هەموو لایەش ڕوونی دەکەینەوە کە ئێمە بەڵێ ئامادەین بە هەڵبژاردن و وەکو پرەنسیپ لە قازان زمان بێ یا لە زەرەرمان بێ ئێمە هەمیشە لەگەڵ ئەو بین کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێت چونکە من نابێت تەماشا بکەین ئەمڕۆ لە قازان زمانە بڵێن لە کاتی خۆی و سبەی لە قازان زمانی بڵێن نەخێر با دوا بکرێ چونکە چوار ڕۆژ کەنەنگە زۆر لە قازانجی کۆمەڵ بێ هەڵبژاردن بکرێ ئێمە دەڵێن کاکە لەو کاتەشدا و لەم کاتەشدا هەر لەگەڵ ئەو بین کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و ئێستاش ئێمە کارە سەوەی دەکەین کە هەڵبژاردن دەکرێت و بەشداری تێدا دەکەین و بەهێزیشەوە خۆی بۆ حازر دەکەین خوا پشتیوان بێ و بەڕاستی هەم پشتیوان بەخوای گەورە هەم بەڕاستی پاشان ئێوە و خەڵکی دڵسۆزیشمان من دڵنیام کە ئێمە ئینشاءڵڵا ئەم جارە یعنی بارودۆخمان لە زاری پێش و باشتر بێ پشتیوان بەخوای گەورە و بەدەست خۆمان لەخوا بەزا بێ ئێمە پەرێزمان پاکە ئێمە خاوەن هەڵوێز بین ئێمە بەڕاستی بێمنەتین ئێمە بێباچین لە هەموو ئەو شتەی بڵێن کە ئەگەر هێندێ بوختان و درۆ درەسەمان بۆ دەکرێت بێمنەتین بەڕاستی بەشێکی زۆری خەڵک لەبەر هەرۆکارێک بێ سەری کز کردووە ئەویش چۆنی پێ باش بوو هەروە دەکات بەس با ترسی لێ بنیشێ با خەڵک پێ بڵێ نەخێر نابێ قبوڵمان نییە ئەو کات بەڕاستی ئەویش ناسار یا پاشەکشە دەکات یا ڕەنگە خەڵک بەناساری لای دەبن بەڕاستی یەکێکی کە دێ خۆی لێ دەکات بە ڕزگارکەر و منقیز باگەشتە گەورە گەورە دەکات قسەی گەورە گەورە دەکات بەداخەوە خەڵکیشیش پێی هەڵدەخەڵەتێ و بەم چاواشەکارانە بڕوا دەکات بەداخەوە ئەمە کێشەیەکەیە یعنی هەر چەند سەد جارێک یەشێک دێ لەم لا ڕادەکە کاکەم گۆڕانکاری دەکەم و چاکسازی من دەیکەم و وەرن دەنگم پێ بدەن و پشتیوانی بکەن و پشتگیری بکەن دوای هەمومان بینیمان یانی هێندێک هێستیان بەسەر هات لەم واقعە